بکەین تەماشا هەستە با بچین بکەین تەماشا لە مێرغوزار و لای باخچەی پاشا سرکانەچین وەنەو شەو گولزار سرکانەچین وەنەو شەو گولزار بلبلە ئاخرنی ئەنگار بۆ ئەودار پلانی پێشوەختەی هەر بەرنامەیەکی دێبەدێ گفتوگۆکردن و هەڵسەنگاندنە لەسەر چەند هەڵبژاردەیەکی دێ دوجار بۆ ئێمە گرنگە قیبلەنمایی دێبەدێ ڕوو لە چی گۆشەیەکی نیشتیمانە ئەوەی گرنگە ئامادەکاری و ڕەخساوی دەرفەتی گەشتەکەمانە چونکی هەر بستە خاچێکی ئەم کوردستانە هەر ئاواییەک هەر گوێچەم و کانیەک هەر ئەشکەوت و لاپاڵی شاخێک هەڵگری سەرگوزشتە و چیرۆکێکی دێرینە هەڵگری کۆمەڵک خەسڵەتی جیاواز و شیرینە هەستە گوێ بدە نەغمەی موسیقا هەستە گوێ بدە نەغمەی موسیقا لەم دوو سێ ڕۆژەی دنیای بێباقا کەمان و عود و قانون و گیتار کەمان و عود و قانون و گیتار وەتارێم قەتار لەگەڵ نەیوتار هەر ناوچەیەک بە ئامانج بگرین ڕێگێکی قوڵی مێژووی هەیە خەسڵەتێکی جیاواز لە کللتور و دابوونەریتی دێرینی هەیە شێوەزار و شێوەژیانی ئێستا چێر ئاواییەک کلیلی دەواازەی مێژووی دوور و مامناوەندی پێشینانەتی ئەوەی دێبەدێش خواسیەتی لە بنکۆڵی شێوەژیان و کە لە پور و کللتوری خۆماڵی لە هەر دەیەکی ئەم نیشتیمانەدا بە زیادەوە ئامادەگی هەیە گەشتی ئەم جارەی دێبەدێ ڕوو لە مایاوەیە دەیەک گەڵگیری تەواوی ئەو خەسڵەتانەی شوناسی کوردبوونی پێدەناستێتەوە هەر لە ئەمەک و دڵسۆزی و مەردایەتی تا دەگاتە سیفەتی خانەدانی و میواندۆستی ڕێگەمان دوور نییە و ئێستا لە ناوچەی شارباژێڕین بۆ گەیشتن بە ئاوایی پێویستە ڕێگایەکی خۆڵ ببڕین بە پێی ئەم تابلوێژ بێ 4 کیلۆمەتری دیکە لە ناودێن دانیشتوانی مایاوە بە سیفەتی ئەمەکداری بەرامبەری بە خاک و زێدی خۆیان ناسراون چونکی تا ئەم ساڵانەی دوایش ژیانێکی سەختیانە بوو بەڵام بۆ ساتێ دەستبەرداری دێکەیان نەبوون. لە نێزیک ئاوایی بە حزوری کۆمەڵک خاتونی قەشەنگ و شیرین گەیشتم ئەوان سەرقاڵی هەڵکەندنی جۆرە جیایەک بوون کە لە دروستکردنی گسکدا سوودی لێ دەبین و بۆ پاکردنەوەی نێوماڵ و حەوشەوبان بەکاری دێنن بە نیگاکردنێکی ڕوخسار و جەستەی ماندووی ئەو خاتونانەدا دەردەکەوێ ژیانی دێ پێویستی بە هەوڵ و تەقەلایەکی بەردەوام هەیە بۆ ئەوەی ژیان لە ڕەوڕەوەی خۆی نەوەستێ دەبێ هەمووان لە کاردا بن هەمووان لە خەمی ئامادەکردنی کەرەستەکانی ژیانی ڕۆژانەدا بن لێرە نێرومێ هەردووک بەجووتە ژیانیان ڕەنگاڵە و وڵاتر کردووە.
دواتر چوومە لای خاڵۆ کاکەبرا پیاوە شیرن و ڕۆح سووکەکەی دێ ئەو خەریکی کۆکردنەوەی کابوو بۆ ئاژەڵ منیش دەرفەتم وەرگرت و کەمێک لە گەڵیدا کەوتمە گفتوگۆ ئەویش بە بینین و دەمەتەقەی ئێمە ئاسوودە بوو لەسەر باس و خواسی خۆمان بووین کوڕێکی ڕۆح شیرینی خەلیفە ئەحمەد هاتە لامان دواتریش هەر بەدەم ڕێگاوە گەیشتینە پیاوە شیرین و قسە خۆشەکەی ئاوایی خەلیفە ئەحمەد. وەزت چۆن ئاحواڵت؟ تەندروستی باشە؟ گەیشتینە ئاوایی و پێشەم و کەس لەگەڵ کاکەومێدا چوینە لای پورەکەتان لە گەرمەی دەمەتەقێدا خاڵ و عەلی شاتە لامان بە گەیشتنی چەند پلارێکی تێگرتین و ئێمەش بە دڵێکی فراوانەوە پێشوازیمان لێ کرد چونکە لە هەردەیەک بوو بێتین نوکتە و قسەی خۆش خەسڵەتی دانیشتن و گفت و گۆکانمان بووە. کاتی کۆن خۆشویە ئێستا؟ وڵا ئیستا خۆش بۆ بۆی ئادی ئێستا خۆشەکەیم پێ بڵێ ئیستا خۆشە و جا ئەوەمان ڕزالە چەشت و دامایی کردو ئەوە مادووبوون هەبوو ئەمەمان ڕاکرد و ئەومان ئەو هەڵکێشا و هاودمانە حیس لە ناو دێداین نەموان بە پۆشاشی کوردیەوە پێشوازیمان لێکەن تەنانەت هێندە خۆشحاڵن بەبوونی ئێمە لێرە نقڵ و شەربەت دەجێڕن وە خۆیان دەڵێن بەسەرکردنەوەی دێکەیان لەلایەن بەرنامەی دێبەدێوە ڕۆژێکی جوانە و لە یادەوەریاندا دەمێنێتەوە. شارباژێر ئەمڕۆ بۆتە مەنزڵی بەرنامەی دێبەدێ بنە و بارخانم لە دێی مایاوە خستووە لێرە لە سنووری ناحەی بەرزنجەم مایاوە دێشی دێرینە ئەمەوێت هەمێژوی دێ هەڵبەمەوە چکە ناوەکەی هەندێک ڕای لەسرە هەندێک گەڵێن ماد ئاواتە لە سەدەمی مادەکان و ئەم دەیە ئاوەدانە بووە هەندێکی شەڵێن لەبەر نەبوونی ئاو چکە لێرە پێشەوەی بگەمە ناودێ و قسەباز لەگەڵ خاتونێکە باسی بۆ کردم کە بێ ئاوێکی زۆر زۆریان چەشتووە زۆر ناڕەحەت مەدەزاوە ئەمڕۆ لەگەڵ خزمانی مایاوە گفتوگۆ ئەەکەم ئەمانە خەڵکانێکی زۆرن لەم دیانیشتەجێن و خەڵکێکی زۆریش لە ئێمە کۆبووەتەوە و ئەمانە سەر بە هۆزی منمین ئەو هۆزەی کە لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستاندا بوونیان هەیە بەیەکەوە لە مایاوە ئابین من گفتوگۆ ئەەکەم قسە و باس کۆ ئەەکەمەوە خەڵکە کەش بزانین چیان لایە بەیەکەوە ئەم بەرنمەیە ئێوە بیبینن ئێمە پێشکەشی ئەەکەین بزانین دەگەینە چی دەرەنجامێک سەرگەردووم وڵادی هاتی سەرگەردووم وڵادی هاتی قەمشیرینتر ئەڵینە مایاوە یەکێکە لە دێکانی ناحەی سرۆچک و سەر بە قەزای سەی سادقا لە پارێزگای سلێمانی بە دووری 23 کیلۆمەتر دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی شاری سلێمانی و لە ناوچەی شارباژێڕە بە دیاریکراوی دەکەوێتە دامێنی نیمچەچیای قاغەی پورێ و لە نێوان بەرزاییەکانی گردی قەڵاکۆنە و گردی سێداران و گردی سەرشەڵان بەردەمی دێش دەشتی زەڵەیە لە نێوان دیەکانی پوشێن و گەرمەدەرە و جێڵدەرە و مۆریا زەڵکەوتووە. هەر بایێمەی و لە باخەونەوە هەر پێشکێ وا زۆرم خەرامەوە هەر پێشکێ وا زۆرم خەرامەوە هەر بایێمەی و دەجێڕنەوە لە زۆر کۆندا مادیناوێ گاتۆتە شوێنی ئەم دێ و نیشتە جێ بۆ و ئاوەدانی کردوێتەوە دواتر ئەو ئاوەدانیە بە مەهدی ئاوا ناوی ڕۆشتۆ و پاشان بە تێپەڕبوونی زەمن گۆڕانکاری بەسەر ناوەکەدا هاتووە و بووە بە مەهیاوە و پاشان بە مایاوە ڕاکی دیشەیە کە دەڵێن
مادەکان ئەم دەیان دروست کردووە و ئاوەدانیان کردوێتەوە بۆیە ناونراوە مادی ئاوا پاشان دەماودەم بۆ بەمایەوە. مێژووی دروستبوونی ئەم دەیە زۆر کۆنا لە ناوچەکەدا و هاوکاتە لەگەڵ دروستبوونی دەکانی کاژاو و بیوەک. بوونی چەند گۆڕستانێکی گەورە و دێرین بەڵگەی کۆنی ئەم دەیە دەردەخەن وەک گۆڕستانی قەرە سەحاب، گۆڕستانی ئاشەکۆن و گۆڕستانی مەلا هەمزە کە گۆڕی مەلا هەمزەی لێ و نازانرێ چێ بوو و بۆچی ئەو گۆڕستانە بەو ناوە ناونراوە. گۆڕستانی چواریار کە گۆڕی چەندین پیر و ئەسحابەی لێیە، لەوانش گۆڕی قەرە سەحابەڕەش کە خەڵکی بۆ کۆکەڕەشە ڕوویان تێکردووە و وەک لە کۆندا بابووە. لە ڕۆژهەڵاتی دێکەوە گۆڕی پیر بە شیر هەیە و ئەو ژنانەی کە مناڵ بەبەر بوون شیریان کەم بووە چوونەتە سەری تا شیرەکەیان زیاد کات. لە هەمان کاتدا گۆڕی عەبدولمەجید ناوێکی لێیە کە بە سێداران ناسرا و خەڵک بۆ مناڵبوون ڕویان تێدەکرد و جۆلانەیان هەڵدەواسی. گۆڕی شۆفیلە و گۆڕی پیرساڵحیشی لێیە کە بە تووڕە ناسراون و خەڵک نەیوێراوە ڕویان تێبکات. گۆڕستانی چواریاریش دەکەوێتە بەردەمی قەڵا کۆنەوە. شایانی باسە دێکە کەوتۆتە ناوەڕاستی ئەو هەموو گۆڕستانەوە. بە شێوەیەکی گشتی دانیشتوانی ئەم دەیە لە هەر سێ بنەماڵەی بۆرەکەی و ڕۆژبەیانی و منمی پێگاتون کە بێ کێشە پێکەوە ژیان دەگوزارێن و تێکەڵی و ژنخوازی هەیە لە نێوانێندا. لەگەڵ خەڵکی ئاوایی قسە لەسەر مێژووی دێ دەکەین. وسرقادوم مرادي هاتي وسرقادوم مرادي هاتي لقد شيرت علينا هاتي لقد شيرت علينا هاتي. ئەمە مێژوویەکی دامەزراومان نییە بۆ ئەوە بڵین خوێنومانەتەوە و ناوی فڵان کەسمان دی بێکەوە ئێرەی ئاوادان کردوەوە. بەڵام ئەوەی کەوا خوێن بێتمانەوە ئێرە پێش خۆمان مەسیحێتی تیا بوو، ینی دینەکەی دینی مەسیحی لێرا بوون وە زۆر سەرچاو ئەسەر ئەبینین کەوا بەجێ ماوە و هەڵێنەوە لە قەبرستانەکانەوە. ئەمانە بۆ ئێمە ئیسپاتە کە پێش ئێمە خەڵکێکی تیا بووە. ئیتر لە ئاشووری و بابلی و چێوە هاتوون تا ئێرا و ڕاوێن ناون و مانیەکان لە ئیماراتی مانێ و هاتوون. ئەمانە هەمووی کۆمەڵێەوە، بەڵام تا ئیسە کتێبێکمان دەست دەکەوتوە کە بە کۆکراوەی هەمووی تیاابێ. ئەو گۆڕستانانە هیچی زەمانەکەن زۆری مەسیحێتە دیارە، هی ئیسلامیژی تایە تەمان ئەمە نیشانەکانێتی. ئەو کاتە شەرمایاوە بۆ یا ناویشکێ هەبووە ناویتری نەبووە. جاوە بە هۆراوی پێداڵم ئەم مایاوایە لە مانیەکانەوە تێگەی لە منمیەکانەوە ئەمە هاتووە بەرە چەڵک عێراق قە دوێران چۆڵ نەبووە. جاژارێک داگیر کراوە سوتێنراوە، بەڵام هەر ئاوادان کراوەتەوە. مەبەستانی مایاوەکو من میاوایە شتێکی لەو جۆرە یا شتێکی زۆر گومانمان لەوە هەیە چونکم ئێمە وەکو ئەمانە فەرمێن ئەمە شار بووە، ئەمە ماهی گاور وەکو خەلێفە فەرمێ ئەمە شار بووە، ئەمە ئیستا پێڵێن لێرە ئەوەی کە مامە خەلیفە فەرمووی شاری کۆن، ئەمە شاری کۆنە تێگەی ئەمانە شار بووە. دیارە ئەمە هەمووی هەتا کوێ هەڵێتەوە قبرستانی تایە و قبرەکان نیشانەی کۆنی دێکێ. ئەمە سۆفی لێ ئەمە دێکانە ئەمە مەلا هەمزەیە هەر قبرستانێکی گەورە بووە ئیسە خەریکە وردەوەدا ئەفۆتێن. باش بە پێوەی کەوتی ئێرە شارە قەڵات چەند قەڵا هەیە لێرە؟ ئەوە قەڵایەکە ئەوە قەڵایەکە ئەوە قەڵایەکە ئەمە چوونێتە سەری ئەو ساڵە ئیسەش خستۆگەچەکەی هەر ئەساسی ئەمە قەڵا کۆنێ بەڵێ بەڵێ هەر قوڵە بچووچێوی پێڵێن ئەمە، بەڵام هەر خەڵا بۆ لە ئەوە کڵاو بەرزە لەسەرەوە ئەمانە نەوەڵا قەڵا نییە بەس هەر کڵاو بەرزی پێڵێن ئەمە. بەڵێ ئێمە زۆر شمان بۆ چێکە ئەمە هەر لە مادەکانەوە ئێمە هاتبێ و وامان وەرگرت پێ، بەڵام مێژووی ئەم شارە ئەگەڵ برێن ئێمە لە مەڵکەنی سلێمانی کۆنترە
چکم ئێمە لە سەد ماڵەکەی سلێمانیشە وەک مایەوایی ناومان هەیە تێگەی لە کتێبەکە ئەگەر جنابتان خوێنێتەوە مایەوایی لەو سەد ماڵەیشا هەیە ئێمە ئەوە کۆنی لە وڵاتی خۆمانە ئەجا شتێکە بۆ جێر بەنسبە مەسیحێتەوە ئێمە کەسێکمان وەختی خۆی لە سلێمانیا تێکاری کردووە لە ماڵێکی مەسیحەکانی پشتی سلێمانی پشتی سەراوە لێ پرسێ خەڵکی کوێی ئەڵێ خەڵکی مایەوان پیرژنێک لێ پرسێ ئەو ژەڵێ جا ئێوە مایەوایینان ئێمە ئەو ژەڵێ وەڵاهی من نازانم ئەو تا گەنجێکی تازە پێگەیشتووە اینجا ئەوەی بۆ تەواوە کاڵێ ئێمە مایەوایین و ئێمە لە مایەوا بووین ئەو بەری ئاوامان گرتووە وەختی خۆ سازە ماسۆڵەمان پێناوە دیارە کە ئیسلام هاتووە ئەمان وەکو مەسیحی ڕایان خۆی ئێران شۆڵ کردووە ئەمانیان هەبووە ئەوەی بۆ ژێڕابووینەوەکەوە ئەم مایەوایە بەدەست مەسیحێتەوە بۆ پێش ئەوەی کەەوە ئەنجا ئەوان ڕایان کردوتە سلێمانی و ئەن ئێمە ماینەوە ئێمە ئیسلامی دیارە دوونە قازیە باڵوڵە ئەلی ئەلهەمە هەرزانیە ئەمانە کۆمەڵی خەڵک بوون بەڵام ئەمە چەند پشتە ئەمە ئێمە سێ پشتی خۆمان نەزانین ینی چوار پشتە زانی ئیتر ناتوانین لەوە زیاتر هەتا لە نفوسی پرسیارمانکەوە هیچ شتێکمان دەست نەکەوتوە لە کتێبی بڕوانامەکانە ئەوم خوێنێتەوە منمیەکان وەکو تایفە بوون بیر و باوەڕێکی وەکو زەردەرشی نەک هینێک بوو ئیماراتێک بوو بە بیر و باوەڕێک بۆ بێژ زەردەرچی بووە ئەڵێ وەکو لە کتێبەکە ئەڵێ لەگەڵ زەردەرچەکان تێخەڵ بوون و تواونەتەوە نەماون ئەمانیەکان وەکو ئیماراتیش بوون هەم بیر و باوەڕێکی دینیش بوون وەکو وەرم گرتووە هەل لە کۆنەوە ئێوە لێرە هەن بەڵێ جا ئەوە ئەرزەکەم مایەوە زۆر زروفی بەسەرا هاتووە وەماوەتەوە ئەم ئەڵێ من بوومەتە مەلی بێباڵ تەمەنم گەیە 34 ساڵ هەر ئاواتمە بدەم لە باڵ ڕێبگە بم لەگەڵ کزەی شەماڵ سەرێ بدەم لە مایەوە لام خۆشترە لە ئەوروپا بەڵام داخم هزار داخم بۆ پەژین و ڕەزوباخم بەعسی هەمووی سووتاندووە لەگەڵ زەوی تەقت بووە خۆزگە لە ئەسپێ ئەبوون سوار خێڵە و خێڵ هەوار هەوار لە سەر شێڵان تا قاسمە دۆڵ خوڵە بچووکێ دیوی سەردۆڵ قوڵە گەورە تا پەچاشور دەشتی زەڵێت تا شارەزوڵ کڵاو بەرز و سێدارانی بە ڕۆژ و کانی شابانی با بچینەوە ئاوی خانە هەم گەرمیان و هەم کوێستانە شەخسەکانی چواردەوری دێ با ئەوانمان لەبیر نەچێ با خەناودی مام خەلیفە هەڵوژەیە زۆر سەریفە ئەوەتە شوێنەوارێکی دێرینی مێژووی لە نزیک دێکە هەیە کە بە قەڵا کۆنە ناسراوە و لە گردێک پێک دێ کاتێک بەسەردەکەوی لەسەرەوە پانتایەکی تەختە و بە بیرەوەری خەڵکەکەی کراوەتە خەرمان بەردەم ئەم قەڵایە ئاسەواری مەرکەزێکی لێیە کە بە وتەی دانیشتوانەکەی بۆ پاراستنی قەڵاکە بووە ئەمە مانای وایە لەو شوێنەدا میرنشینەکە بۆ و میرە یان پیاوێکی گەورە و دەسەڵاتداری لێبووە شوێنی مەرکەزەکەش پێی دەوترێ شانی گۆڵێ کە 1000 مەترێک دوورە لە قەڵاکە و شوراکانیشی تا ئێستا دیارن. ساڵانی زوو مامۆستایەکی ئاینی هاتوۆتە دێ و وانەی بە منداڵان وتۆتەوە لەو کاتەوە مایاوە هێواش شێواش خوێندەواری تێدا دروست بووە تا لە ساڵی 1970دا بە بڕیاری فەرمی قوتابخانەی بۆ کراوەتەوە ماڵی هاوڵاتیەک کراوەتە بینایی قوتابخانەکە پاش ڕاپەڕین و ئاوەدانکردنەوەی دێکە 65 خێزان گەڕاونەتەوە و درێژیان بە ژیان داوە بەڵام بەهۆی نەبوونی خوێندنگای ناوەندی و دوا ناوەندی وردەوردا ماڵەکان ڕویان لە شارەکان کردوێتەوە بۆیە لێسادا 30 خێزانی تێدا نیشتەجێە خوێندنگایکی شاوی شەشپۆلی بۆ دروستکراوە کە تا شەشی سەرەتایی تێدا دەخوێنرێت بۆ قۆنەغەکانی دیکەی خوێندن دەبێت ڕوو لە ناحەی بەرزنجە بکەن مامۆستا یاسین لە یەکێک لە بندارتوەکانی دێ درێژە بەم باسە دەدات بۆمان. باسی ئەم بەرنامە پێشکەوتەوە جوانە ڕەنجی ناکەین لە هەموو کوردستانە بەگشتی ئەوەی کە جەنابێ باسی لێواکەی خوێن و خوێنەواری لە ساڵی پەنجاکانەوە توانم بڵێم لە سەرەتای پەنجاکانەوە لێرە سەری هەڵاوە ئەوەی کە ئێمە بیرمان بێ و بیست بێتمان و بایان جێڕابێتنەوە مامەسای بەڕێز مامەستا مەلا مەحموود ناسراو بە کزەڵ
بۆ یەکەم جار هاتووەتە ئەم دێ خۆبەخشانە لەکوێ هاتووە لە مۆریاسەوە هاتووە بەڵێ لە مۆریاسەوە هاتووە ئەتوانم بڵێ بە وەختە مستەواکەی لە مستەوای مەلایەتی و فەقیهاتیە بووە هەر ئەوەنە بووە خوێنەوارەکەی ئاستەکەی کە هاتووەتە ئێرە بە دەوامێکی ڕسمیش نەیوتوێتەوە لە دوای دەوام عسران کە خەڵک لە ئیش و کار هاتوێتەوە گەنجەکانی کۆ کردوێتەوە دەرسی پێوتون یعنی ڕسمیاتێکی وایشی نەبووە بەڵام لە بۆ خۆی مەلایەتی بووە مەلایەتی بۆ خۆی مەلایەتی بۆ ئیمامەتی کردووە لە دوای دەوامەکەی خۆی لە دوای نیوەڕۆکە خەڵکەکە گەڕاوەتەوە بڵێ لە ئیش و کار کۆی کردوونەتەوە گەنجەکان و دەرسی پێوتون هەتا حدێک شتێکی پێ وتون یعنی سوادەیەکیان لێ کردووە لە مامۆستا بەڵام ئەمە هەتا دوای ساڵی شەستەکان نەکەوتۆتە ڕسمیاتەوە لە دوای ساڵی شەستەکانەوە مامۆستا لێرە ڕۆشتووە جەنابی مامۆستایکی کە هاتووە بە ناوی مامۆستا عەلی مامۆستا عەلی وابزانم پێش شەستیش گەشتووەتە ئێرە لە دوای لە شەستەکانە ئەو مامۆستا عەلیە هاتووەتە ئێرە ئەوە ڕسمیاتێکی هەبووە هەتا هەر مامۆستا بوو هەر مامۆستای ئاینی بوو هەتا ساڵی هەفتا بەڕسمی مەکتەب لێرە کراوەتەوە لە هەفتاوە خوێندن هاتوۆتە ئێرە بەڕسمی و یەکێ لەو کەسانی کە هۆدەیەکی لە ماڵەکەی خۆی و هەروەها ماوەیەکیش باوکی کاک عەلی ئەویش هۆدەیەکی لە ماڵەکەی خۆی کردووە بە مەکتەب و ئەو مامۆستایانی کە هاتوون لەسەر تەنەکە دانیشتون لە مەرحەلەیەکەماکە هاتوون وەسائیلێکی وا نەبووە هەتاوەکو دوای هەفتاکان لە دوای هەفتاکانەوە بەردەوام بۆ خوێنن لێرە هەفتا بەڕسمی مەکتەب لێرە کراوەتەوە لەو وەختەوە خوێنن هەتاوەکو کاتی تێگانەکەی خوێندن بەردەوام بووە بەڵام مستەواکە ساڵی ساڵی هەشتا کە گەشتە ئەوەی ڕابگوێزرێ و تێک بچێ هەتا ئەو وەختە مەکتەب بەردەوام بووە لە دوای هەشتا حەوتەوە تەمەنێرە بڵین بە تەواوی چۆڵ بووە بەڵێ کاول و وێرانی کردووە بەڵام خزمان بەهۆی فیراری و بەهۆی قاچاقییانەوە زۆربیان لەو ناو ڕزوو باخانی خۆمان ئەماونێتەوە ئیستا خزمانمان هەیە کە هەتاوەکو ساڵێک پێش ڕاپەڕینەکە لە مەڵتیقانە و خزمەتی ڕزووباخیشان کردووە خۆیشان پەناوە بە ڕۆژ و بەشە و لەو بەعزێک هەندێک لەوانە کە فیرار بوون وتم ڕگۆڕیشەی ماوەکان و ڕگۆڕیشەی داربەڕۆکان وایە ئەگەر ماوەیەکیش بەفر و بەستەڵک و ڕەشە بایزستان لەرزان بێتی نەیتوانێت لە بنەوە دەری بێنێ هەرچەنە سەخت و ترسناکیش بوو بێ لێرە ماونەتەوە دڵیان بە خاک و ئاوگە خۆش بۆ چاویان لەم شاخ و بەندەن و دەشتە بۆ پیان خۆش بوو. دواتر لەگەڵ پیاوانی دێ کەوتینە ڕێ بەرەو ماڵی خەلیفە ئەحمەد بەڵام جوانی ماڵەکان و ڕووخۆشی و دڵخۆشی خەڵک وای لێکردین لا بدێنە لای چەند ماڵێک ئەوانیش بە نوقڵ و شیرینی پێشوازیان لێکردین لەگەڵ حاجی ئەحمەدی حاجی عەلی کە لەگەڵ خەلیفە ئەحمەددا نزیکەی 75 ساڵە هاوڕێن ئەکەوما قسە باس سەیر لەوەدایە ئەم دوو هاوڕێیە تا ئێستا هەر بە یەکەون و بۆ ساتێکیش لەو ماوە دوور و درێژەدا لێک زویر نەبوون. وڵاما مەساگیان لەگەڵ ئەم پیاوە ئێمە لە مناڵەوە ڕەفیق بووین ئیتر کە ڕەفیق بووین ڕەزەوان بووین بە یەکەوە ڕەزەوان بووین لەلا بەرخ بووین بە یەکەوە لەلا بەرخ بووین ئیتر دوا ئەوژە هەر لە ئاواییە ئەگەر ئێوارەی خۆمان گۆشتی سوورە و کراومان وایە ئەمان ترخێنیان وایە بە زۆر لە نوێژ هاتمە ئەو منێ بردەوەیان من ئەومە بریانی ئەوەی یەکێتیمان بوو لە ماڵەوە کامتان قسەتان زۆر خۆش بوو وڵایتر من قسەم پێکوتن گوێم نێوایە بەخوا دیارە تۆ بەڵاکە بووە وای مام خەلیفە نازان ماڵەیەکی ئەڵێ من قسەم پێوتن ئەم هەرێ وەڵایی قسەی پێ گوتن من دەنگم نوێ
بەڵام قسەیان کە پێم گوتووە قسەکانیان پێ خۆش بووە ینی قسەکان قسەی ڕەفاقەت قسەی ڕفاقەتمان لە بەینا بۆ بە زۆری وتی شتمان زۆر کردو کردومان ئەرە وڵا ئێتر لە مناڵەوە کە هاتوین بەیەکەوە ئەیسا تەمەمان چۆتە 75 ساڵ ینی هەر ئیسەش هەر ڕفاقەتمان هەر هەیە هەر خۆش عاجز بووم نە بە حیاتی ئەوە نی عرض دەکەم ئەڵێ مەگەرێکێکمان گۆشی سوورە کراومان بووە ئەومان ترخێنەمان بواە خۆڵکمان کدا چوین بۆ ترخێنەکە یان جۆمان نابێ خۆمان گۆشی سوورە کراومان هەیە بە سەراتێکی خۆشی لانێ بە مناڵی ئەنجامتان دابێ کە تاسا لە بینین مامۆساجیان ڕەمەزان بووین ترێمان دزیوە خەڵک سوار کرد بۆ عیب نەبێ دووسی ئافرەت خۆمان بۆ داگرتوون هەتا نزیک بوون و فخمالێکی خستبوو نانە خوارەوە خۆمان شاردۆتەوە لێ چوونە دەوەنوشتی خۆمان شاردۆتەوە باوکیان هین بوو بەهۆی خولە پیزێەوە چوبوون غەرە نیزام بوون ئەو دەوەنە کە ئەوان خۆیان تیادانیش ئێمە لا خۆی ڕامان کە چین تەماشاکەیت باوکی کچەکانەوەتە لەو دەوەنیا هەڵا سوک ئەوە دەستیان گشتی ئەرەوەڵا لیاندان نەنە لیان عافیان کرد هەموو ئەمە سوحبەت بوو لەناو سۆبەت بەڵام لە ئاواییە حەمد بۆ خوا ئاواییمان بەعام یەکگرتوو بووین ینی خۆشەویستی یەک بووین بە عملی یەکاتوین لە هەموو شتێکا ینی هەر شتێکمان بووە بە هەرەوەز بۆ یەکمان کردووە گوێمان ناوەتێت چاومان لە پارە و پولە نەبووە احترامی یەکمان گرتووە بە عام ئەمە هەمیان لیان پرسە ئەمە کا عەلی تەمەنی هەیە لەم دیاخوا لەخوا بە زیابێ تەمەنمان کە هەوڵۆ تا ئیستەڕەن هەیە دڵمان لە مناڵە نێشا بێت مناڵە دڵی نێشان بین ژیانمان فەلاعەتیمان بۆ حەیواناریمان بۆ ژیانیمان سەخت بۆ بەڵام بەختەوەر بووین ینی خۆشەویستی خەڵک خۆشەویستمان بۆ خۆشەویستی خەڵکیش بوون ئیسەی لەم دیا ئەغڵەبی شوێن ئەمە پیاوەکانن ماڵیان ئاوا بێ ئیسە یەکشت بێن پرسمان پێ ئەەکەن ینی وەلا لە حکمی ئەوژانەمان بە عملی مەجلیس و شت بەڵام بۆ ناناوە تاجی سەرمان بۆ چی بەکەڵک ناکە هەشتێک بێ ینی پرسێکێک لە نمونە جوانەکانی ڕێزی ئەم کوڕانە ئەمە درێژ بن ئەم کوڕانە ئێمە لەگەڵ باوکیان نابوو لەگەڵ باپیرایانە تەمەمان بردوتە سەر ئێستەوە تا کوڕەکانیان ڕێزی ئێمەیان هەر لە لایە ماڵیان ئاوا بێ خۆتان ڕێزدارن بە تاچیت ئەرەوەڵا ئەی باسی حاجی عەلیە کرا عەلیفەنیە کرا هاتوتە ئێرەوە چییە؟ عەلیفەنی مامۆستا بۆ مامۆستا بۆ کە هاتووە دوامە لا مەحموو ئەو هاتۆتە ئەم دەی ئێمە مامۆسای ڕسمی بۆ ژنەکەشی هەر مامۆستا بوو کافێخانی ناو بوو مامۆسای مەکتەب بوو مامۆسای مەکتەب بوو ڕسمی بوو مامۆستا ئەو مامۆستا عەلێ بەڵام مامۆستا مەلا مەحموو ئیمامی مزگەوت بوو بەڵام دەرزی پێکوتین ینی ئەوەنە سوودبەخش بوو مەلا مەحموو لە معلیمە ڕسمیەکان چاکتر بوو بۆ ئەم دێ تۆ دەرز لای مەلا مەحموود تووە تومانە بەڵێ ئەرەوەڵا لەسەر تەنەکەی دانیشتین ئیمجا گەلێ شتمان بوو ئێمە لەم دیا شتەکانی هەموو پێتەخرکردین ئەو پیاوەشتی ناشیرین و ئەموار و ئەمانە حچیە گیانی ئیسەش کە ئێمە ڕێزی ئەو کابرامانە هەتا ئەمری تەواوی ناکەین ئەوە چاکەی بوو بۆ ئەم دەی ئێمە ئەرەوەڵا ئەو کاتە ئەمە لەگەڵ نەبوو وڵایتر بە یەکەوە بووین هەر بە یەکی ژەو بووین هیچ تریشمان لەگەڵ وڵا ئەمری خۆیان کردوە ڕەفیقەکانمان بەخوا کەمیان ماون نەماون من و ئەم ماوین یەک دوانە تریشمان ماوەتر نەماوین ئەو ڕەفیقانی ئێمە لەگەڵ ئێوە سپاسە دەکەم مامۆستاجیان لە ڕەز و باخوشت چیتانەیە؟ وەڵام مامۆستاجیان ڕەز و باخوشتمان بووە و ڕەز و باخوشتیمان هەیە ئیسەی زەوی زارمان هەیە ڕەز و باخمان هەیە بەروبووم چیتانێ کاک وەڵا بەروبووم هەر ڕزمان بۆ هەڵوژەمان بۆ بەڵا هەڵوژەکانیمان فەوتا بەدی سەر ڕزمان ماوە ڕزەکانیمان ئیمساڵ بەعام کولەخوا دوێتی ترێبورێژمان نی تۆ تەمەنە دەیە ئێرە لە ئاستی شۆڕش و پێشمەرگایەتی ئەوانە چۆن تا چەند خزمەتانەکەتان لام بە وەزبان نەبێ وەسبان چاک نێ پیا وەسپی خۆی بەوە ئەزام لە شارباژێڕە لەوانەیە یەکەم دێبین لە خزمەتکردن لە خزمەتکردنی شۆڕشە لەوانەیە ئەوە پیاومانە لەوانەیە یەکەم دێبین پیاوێکی باڵا بەرز و ڕووخۆش و قسە خۆش تا دەوروبەری نیوەڕۆ لەگەڵمدا بوو وەگوتم پێشتری شەندێک پلاری تێگرت بووم ئەو لەسەر جوگرافیای دێ دەهێنمە قسە و هەندێک زانیاری بە ئێمە و ئێوەش دەبەخشێ چواردەوری ئەم دێمانە
بەڵێ ئەم گردان ئەمە هەموو یەکیتە ناوی ئاوا حدودمان ئێمە چێتەوە مۆریاس لەگەڵ مۆریاسە حدود ئەمە بەس ئەم شاخانە ئەمە قەلاکۆنێ لێرە بەڵێ ئەم یاڵەی لێمانەوە دەرەکەوی ئەمە ناوڕێزانە بەڵێ یە بەم دیوترا ئەمە پێڵن لای سێداران 4-5 دارەوە بم یاڵە سێداران مەشهورە ئاوایەتەوە ئەمە ئەو ڕوتەنی وها دەوەنەکانی پێوەیە بەڵێ ئەوەش مەشهورە بە قاغی پورێ قاغی پورێ پیرەژنێ بۆمە دی بووم لێرە بیرمێ ئیترا گۆمەی پورێ ئەو ژنە نازان بخوا هەر پورەی ناوبنا یا هەر ناوی پورێ بوو تازە نەزانایی نەوەڵای سری نازانام ناوی چی ئەمە بۆ خوارد ئەمە ئاوایەتەوە ئەم قاغاوهینە ئەمەش لێرە ئەم قبری دۆمەی پێڵێن ئەمە باخێکی منە لێوە ئەوە ئەچێتە سەرۆ پێڵن قبری دۆمە بۆخوا قبری دۆمەی سەر من هینەکەم تیانە دیبوو بەڵام قبرەکەم تیادیوە و قبرەوە بەزە هەر مەشهورە بە قبری دۆمە ئەمە ئەچێتە پیربەشیر و ئاوا لە پیربەشیرە چێ بەو دو شووی بێستانانە و لە شووی بێستانان بەو دو ئەو قوتە بە ڕۆژە و لە بە ڕۆژە چی بەولاترەوە پێی دەڵێن چاڵی هەنجیر ئەوەش لەگەڵ گێڵەرە هینمانە ئاو حدودین دەشتی چی دەشتی زەڵی مەشهورە دەشتی زەڵە هی ئێمەی تیاهی گێڵەرەی تیاهی پێڵەن دەشتی زەڵێ چی وڵای وەکو شوێنە تەخت و زەڵێن هەر مەشهور بە بە دەشتی زەڵێتن نەک دەیتیانە بوو چی پێویست ئەم دەیەکانی وڵای چیمان پێویستە جا چیمان پێویستنی وڵای هەموو شتێکمان پێویست جارە جادەکەوەتە کە خۆتان پێ هاتوون وڵایی گڵە و حەت تەپوتۆس کوێرە دەکاتە هیتاوازی بە ئیمجا بەوخوا ئەم پرۆژان بۆ کردین هینەم ئاوە لە کەیەکەوتە کە دی ئاوا کراوەتە بۆ قۆرانەی سەی نەکانە ڕزیوە ئەم پرۆژەم تەنکی ئەم تەنکیە ئەو تەنکی ئاسنە ئەرەوە نە ئەوە لە پشتیەوە لە پشتی ئیتر ئاس بۆریەکانی سە بەخوا ڕزیوە هەمووی بەس بازە ماڵێکی خۆ بیرروشتی هەیە لەخوا بەزیابێ بەس بازێکی نیەتی هەر مەجبورە هەر لەوە بخواتەوە ئاوەکەی پاکە وڵا ئاوەکەی خراپ نییە ئاوەکە لێەوە هەڵێن بۆی ئەو سەری قەپاتە بۆریەکان باش نییەوەڵە ماڵی تۆش ئاوا بێ بەخێرمە سەر چاومە قوربانە بێەوە بیا تاوادەی ڕاگواستنی دانیشتوانی دێ کشت و کاڵکردن لە ئاستێکی باڵادا بوو گەنم و جۆ و نۆک و نیسک و گلێنە و زەڕات و ڕەز و باخی هەڵوژە و چوالە لە دیارترین بەرهەمە کشت و کاڵەکانی بوو ئەمە جگە لەبوونی چەندین ڕۆکی خۆڕسک وەک قەزوان و دارەبەن و گۆیژ و بەڕوو بەڵاڵوک و سەوزەی بەهارە هەرچەندە مایاوە سەرچاوی ئاوی کەم بووە و لە ئێستاشدا کەمترە بەڵام زۆربەی زۆری ئەو بەرهەمە کشت و کاڵیانە بوونیان ماوە بەڵام بەڕێژێشی کەمتر هاوکات بەشێکی تری بژێوی خەڵکی دێ لەسەر بەخێوکردنی ئاژەڵ بووە يا بسلام خاكم وسار بلا نخوم بكسو بدر بيار هودم بكسو بدر بيار هودم بميوم يخان خوم مجنون خلاتم عوالي وكوان اخوام مصلحتي تير وتاني عاشنا وبقان اخوام هەمومان بەیەکەوە ئەچینە ماڵی خەلیفە ئەحمەد پیاوێکی شیک پۆش و
قنج و قیت ئەم خۆی نەداوەتە دەستەمەند بۆیە هەمیشە دڵتەڕ و دەم بەخەندەیە و پیاوێکی جوانخاس و بە ماریفەتە لە بەرەی دوو خێزانی چەندین کوڕ و کچی خسوەتەوە لێرە کەشێکی جوانی کوردەواریانە ڕەخسێنراوە و هەمووان بە تاسەوە لە تەگ یەکدیدا دەدوێن مام خەلیفە بەتەنیشت خێزانەکەوەیەتی و چەند بەسەراتێکی کۆنی دێمان بۆ دەجێڕێتەوە ئەو هۆنراوەیەکیشی بۆ جوانی و مێژووی دێنووسیە و دواتر یەکێک لە کوڕەکانی بۆمان دەخوێنێتەوە. مام خەلیفە یان ماڵە ئاوا سپاس بۆ ئەو میوانداریە جوانە یارەوە قوربانتان کورە جامن ئائیسەکانێ ڕۆشنایم تێکەوە کە ئەم پیاوە نەدانیشت و جەنابوو هاتووی ئەوەی کۆن کە ئێمە بوو بێتمان بەڕاستی دیەکەمان سەرەکی بێ ئاو بوو ئەمە لە بێ ئاویە ئێمە تاکە دێبووین لەم ناوام وەراکی تۆجێک ئیترە چوین لە هاوینانە بارمانە کرە چوینە گێڵەرە و کاژاو بۆ حیواناری و بەخێوکردن و ئەو شتانە ئیتی ئیشیش بعد ئاواوە بۆ سنوورمانە ڕوا هەتا عربەت و چوارتاق و هەنجیرە کانیپانکە بڵین سنوورمان چێتە ئەوێ لەیەوە خەلەمان کوتاوە و هێناومانتەوە بۆ ماڵەوە و ئیتر بە عەزیەت و بەمەینەت باپیری ئێمەوە هەڕژیاوە لە دوا ئەوژە ڕەنگە هەندێک کەس بوو بێ چاو چنۆک تەماحی کردوتە دێیەکەمان کە لێمان داگیرکە بەڵام ئێمە پیاوێکمانتیا بوو پێمانەوە و عەلی حەمە هەرزانی باپیرم بوو باوکی دایکم ئەوە کەوتە نیژاحەوە لە سلێمانی چەند ساڵ خەریک بوون هەتا ئیسپاتی کرد کە ئەم دێ ئێمەی خۆمانە ئیتی ئیمجا پیر بوو ئێمە من بیرم هەیە ئاوایە کرد تەقەیس نییە هاوپیاوێکی کەڵەگەتی جوان بوو قورعان خوێن بوو ئەیود ئاخ تەسوێ نەمانەزانین تەسوێ چییە تەسوێشی هێنا بە تەنیا لە منتیقەکە ئەم منتیقەی ئێمە دێکت تەسوێ کرا ئیتر ئێمە مرتاع بووین هیچ ئاغا و دەرە بەگ و جاڵمێک نەبووە لە ناومانە پیاوێکمان لە ناو با و ئەتوانم بڵێم شێخ موستەفای ناو بوو پیاوێکی مسکێن ڕەنگ پیاوێکی پیاوانە ئینسانێکی چاک شێخ بوو هەموو خۆشمان نەویست کەلاوەکەی ماوە ئیشەی لێرەیە نەرێ وەڵام مام ڕسوولێکمان بوو تەمەنی چۆ 130 ساڵ ئەو باپیرەمە عەلی حەمە هەرزانی ئەوە تەمەنی چۆ 130 ساڵ باوکم هەر لە دەوری سە و ئەمانە بووە ئیتر داعانیشتن باسییانە کرد باسیێکیان کرد وێسە لە بیرم جلوبەرگی چیان لە بەراوە وەڵا هەر جلوبەرگی ئاوا بەڵام جلوبەرگی ئاوا بەڵام جلوبەرگێکی شر داما و هەمووی فەقیر حاڵ بەخوا پیا و بەزایی پیان ناهاتەوە مامارە پیاوێکی زۆر قسە خۆش بوو جاتی وە گێڕ بەڵام پیاو ناوێت ئێوە گێڕەکە بەڵام ئەگەر بە کورتی دیست باسی کەین مامارە پیاوێک بوو نەخۆش بوو من حەبز بووم جا زۆر نەخۆش بوو تر یەک دوو خزمەی خۆمانی بان کرده بوو گوتبی کاکە گوتیان کاکە وتی منە مرم بە ئەحمەی مامەلیم بڵێن ئەو خێرەی کردوێتی بیان بە من حەچی نێژ و ڕۆژم کردووە یەم بەوی بۆ وایوت بوو جا قسەی زۆر خۆش بوو تەم ئە خێرەکە کە من کردم ئەو زۆری پێ خۆش بوو خێرەکە چی بوو بەخوایتر باسی ئەوانە نەکەین مە لەسەر شیوعی بەغاشتێکی خراپە لەسەر شیوعێ گیرا بووم خەڵک منی بە گوناحبارە زانی ئەو گوتبی هاچی گوناحێتی بۆ من ئەو خێرەیە کە کردوێتی بیا بە من باش لەگەڵ کاک حاجی ئەحمەی حاجی عەلی زۆر برادەر بوون ئەویش باسی کردی بەڵێ وەڵا قوربانگە ڕازەکە لە تەمەنی مناڵیمانەوە ڕێزەکانمان بەیەکەوە بوو باخەکان ئیتی بەیەکەوە ئەو ژیان هەتا ئاساس برادەرن نەرێ وەڵا کراچەکانمان ئەوەیشی لە ترێتیەوە چوو بوو بەخوا بووبوون بارزەکانش دەرپیان بۆ نەوە کردین کراسە شۆڕەکان بوو
بەڵێ کراسی شۆڕ بوو کراسەکان شۆڕ بوون بەڵێ وەک دیجاژەوا بوو. گوندی لە قەوما و باغمات و زویر ڕۆژێ لە ڕۆژان تۆم کەوتەوە بیر کە لاوەکانت ڕەش و قەترانی ئەگرن تازەیە بۆ ئاوەدانی ئێمە ژوێنەی تۆ دەروونز و خاڵین بۆ گۆڕی باوک و باپیرە ناڵین ناڵەی دەروونم وەک هەوری بەهار قەسەم بۆ گۆڕەی ئەوتە لە چوارار ئێستا قەرەسحاب لەگەڵ پیربەشیر سەیریەک ئەکەن دڵمات و زویر سەرچاڵی هەنجیر خرمانی مەولان لەگەڵ جەڵدەرە سنووری خۆمان ئەو باخە گەورەی بەرامبەردێیە کۆک و حەڵوزە و ئاسکە هەرمەیە تەماشا لە مێرگوزار و لای باخچەی پاشا ئەنجومەنی دێهاتە لامان و هەندێک باس و خواسی پێبوو ئێمەش مەبەسمان بوو ڕای ئەنجومان لەسەر دێ بزانین بەیەکەوە قسە دەکەین و هەندێک کاروباری دێ دەخەینە بەرباس. ئێمە لە دوای ڕاپەڕین کە گوندەکەمان ئاوادان بووە تقریبی 6 ماڵ بووین بەڵام دوای پرۆسی ئازادی عێراق کۆچەکان پێچاوانە بوونەوە ئێستا تقریبی 30 ماڵێکین ئەوەی تری چۆتەوە شار و شارۆچکەکان بەڵام ئیسەژەم 30 ماڵە قەنەعەتمان پێی کردووە و تیاژین و بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆمەڵێ هاوکاری کشت و کاڵی ئێمە بەڕاستی ئاژەڵدارین لە هاوکاری ئاژەڵداریە لەو شتانە هاوکاری ناکرین بەڵام قەنەعەتمان کردو بە گوندەکە و تیاژین و وەکو براوە پرۆژەکان تەبعاً ئەم بیرە ئەم گوندەی ئێمە ئاوی سەرچاوی سەرەوەی نییە دوو بیری ئینتیوازیمان بۆ کراوە حکوومەتی هەرێمی کوردستان بۆی کردوین جادەکەمان پێشوەختە چەوڕێژ نەبوو بەڵام ئێستا چەوڕێژە ئەو مەشروعی ئاوەمان بۆ کراوە مەشروعی ئاوەکە بەڵام بەداخەوەی سە و شەبەکە و شتەکەی خراپبووە گەنا وەختی خۆی ئیسفادەمان لێ کردووە هەموو ماڵە بەلوعەکە چۆتە ماڵەوە بۆی ئیسفادەمان لێ کراوە بۆ لێ کردووە ئیسەش کە بەسەرەکی ما بێتمان شەبەکەی ئەم ئاوە و جادەکەمان بۆ قیرکرێت زۆر زەرورە پێم وایە بەروبوومی کشتتوکاڵی هەنجیر و تێشتی باشانە کاگە عەبدوڕەحمان گیان ئەم دێ ئێمە ژیانی ئەکسەرێتی پێشوەختە لەسەر ترێ بووە لەسەر هەنجیر بووە بەڵام ئیستا تقریبەن تۆسکێ بەلای ئاژەڵداریە ژیانمان لە 170 لەسەر ئاژەڵداریە مایاوە وەکەم و دێکانی کوردستان کەوتوەتە بەرهێرشی ڕژێما یەک لە دوای یەکەکانی عێراق ئەم دەیە لە شەستەکانی سەدەی ڕابردوو چەند جارێک بە فڕۆکە بۆردومان کراوە و چەندین کەس بریندار بوون و دوو کەسی شەید بووە لە ساڵانی 1970 بۆ 1970 جارێکی تر بە فڕۆکە بۆردومان کراوەتەوە و خەڵکەکە دێکان جێشتووە چوونەتە دێکانی شوکێ و جێڵدەرە لە ساڵانی 1986 1970 بەردەوام لە عربەتەوە ئەم دەیە تۆپباران دەکرا بە ناچاری زۆرینەی دانیشتوانی دێکە چۆڵیان کرد و ڕویان کردە دێکانی دەوروبەر بەڵام هەندێک کەس لە دێکەدا مانەوە و وەک تەحەدایەک بەرامبەر بە دوژمن دێکەیان جێنەهێشت. ئەم دێمە لانکەیش پێشمەرگە و شۆڕش بووە تێگەی ینی پێشمەرگە زۆر بێت بە زۆری اینجا لەخوا بەزابێت دەیەکیشین ڕەنگ هەیە ناوبانگە بیستی بێ و خەڵکی تریش شایەتە لە ناحێکا تا خۆم ئەنجومن بووم بڵین کە دێ ئاوا بۆتەوە هاتوومەتەوە دێ من ئەنجومن بووم هەتا بارم کردو دەوری 20 ساڵێک ئەم پیاوانە زانن بە پێ توانە خزمەتی دێم کردووە و اینجا حکوومەتیش هەروە بازە شتی بۆ کردوین و ئیسش بازە نوقسانیمان هەیە ئەو نوقسانیانە چێگا وڵی کاگە عەبدوڕەحمان نوقسانەکان جادەکە خۆ پیا توی دیوتە جادەکەمان خراپە و زۆر جاریش مەحالەمان بۆ کردووە حتا جارێکیان وەکو کاک حەیدەری ڕەنگەی ئاگای لێبێ پارەشی بۆ دەرچوو دوایش بۆیان نەکردی ئەوە یەکێ لاوانە ئێمە کۆمەڵە فەقیر و هەژار وا لەم دیا ئێوە ئەوالیا مزگەوتێکمان هەیە حەقی مجەورێکە بۆمان دانن مەکتەبێکمان هەیە 6 پۆلی یەک فەراشی هەیە تێگەی ئەجا ئەوە تا ئاومان هەیە مەشوی ئاومان هەیە خەڵکی دەکەی زەرامێک بە پارە ئەگرن ئەچێ ئیکاتەوە بەریاتەوە یعنی ئەمانە حکوومەت حەقی وایە لایەک لەم دێ بکاتەوە
34 کەس دامەزرێنێت لەسەر ئەوواوە لەسەر و مزگەوتە لەسەر مەکتەبەکە هەم خەڵک دڵی خۆش بێ دانیشێ هەم دێکە ئاوا بێتەوە ئەوە زۆر زۆر زەرورە و بە دەرەجەی یەک جادەکەمان من باڵی باوکمە ماڵی سەلام حەمەد سەعید شەریفە یەکێکە لە حرە بنەماڵە کۆنەکانی گوندی مایەوە سەر بەناحی بەرزنجە خۆت نابەست براوشت لێرە ماونە بەڵێ دوو برام لێرەیە بە ناوی سامان ئەمە ماڵی سامانە ماڵی سیروانیش لە خوارەوەی دوو برام نیشتەجێ ئێرن بەڵێ کاک بەڵێ تۆ بەلای تۆ تا چەند گرنگە دێ ئاوادان بێتەوە ینی گرنگی ئاوادانی دێ چەند گرنگە هەبێت زۆر گرنگە کاک عەبدوڕەحمان ینی ئاوەدانی دێ ینی بەشێکە لە ئابووری وڵات ئاوەدانکردنەوەی وڵات یعنی سوودێکی زۆر زۆر ئەبەخشێ بە دانیشتوانی گوند بە دانیشتوانی وڵات بە تایبەت بە هەمولایەکی ئەجا هیوادارم هەر کەسێک کە لێرە نیشتەجێیە بەردەوام بێ لەسەر نیشتەجێبوونی بەردەوام بێ لەسەر خزمەتکردنی بەردەوام بێ لەسەر ژیانەوەی باخ و ژیانەوەی ژیانی لادیە لەبەرەوەی ژیانەوەی کشتتوکاڵ و ژیانەوەی لادیە ئەساسێکی گەورەیە بۆ وڵات. ئەم دەیە تا ساڵی 1970 تەنها بیری دەستیانە بوو بە دەست ئاویان دەرهێناوە بەڵام لەو ساڵەدا حکوومەت بیرێکی ئرتیوازی بۆ لێداون و کە بۆ مەبەستی خواردنەوە بە خێوکردنی ئاژەڵ بەسوود بوو بۆیە ئەرکی ژنانی دێ لە ڕابردوودا زۆر سەخت بوو و دەبوو ماندووبوونێکی زۆر ببینن لە دەرهێنانی ئاوی پێویست بۆ ڕایکردنی کاروبارەکانی ڕۆژانە هەرچەندە ئێستا بەشێک لەو سەختیانە نەماون بەڵام ژنانی دێ لە هەوڵ و تەقەلای خۆیان نەکەوتون و بەردەوام لە پاڵ پیاواندا کۆششەکەن پورە سارا بە نوێنەرایەتی خانمانی دێ قسە لەسەر ئەرک و ماندووبوونی ژیانی دێئەکە. ئەو ئاوە ئێمە زۆر داماوین ئاو لە بیرە ئەمجا شەڵە ئاویشی تیاوە لە لایەکە سوچێکی دەوڵۆچکەمان ئەخسە ئەم بیرێ ئەمجا یەکە یەکە حەچێک کەوتا ژێرۆت ئەوڵی ئاو تێچوو هەڵیانە کێشاوە ئەتر ئاوا ژیاوین ئەمجا ئەم ئاوا وڵاخیشمان بۆ حیوان عیب نەبێ وڵاخ و حیوانیشمان بۆ بەسەر ئەو تۆزە بیرەوە ئێمە دراوسەکانوانی گێڵەرەوە ئەو شتانە بۆ چون یارمەتیان ناین لە ئەوە حیوان و وڵاخ وشتا ماڵیان ئاوا بێ بەس ئەو ئاوای تر بەوەش ژیاوین چەندین ساڵ وابوون هەروە بووین هەتا لەم دوایە خی گەورە ڕەحمی پێکردن ئەو بیرەمان بۆ کرا و ئەو بیرەمان بۆ دەرچوو لە 92 کاتنەوە ئەو ئاوتانە بوو وڵای لە 92 ئێمە لامای نەهاتوونێتەوە ئێمە لە خەڵکی دێکەمە بەس ئەرێ وەڵارێ وڵە باشتر بووە نەبوو کە سامان ئەشکا و ئەها چاکیانە کردەوە چون لە کەرکوو وەستایان بۆ هێنا و چاکیانە کرد و ئیتر هەروەها سارا پێم بڵێ جان لێرە ئێوە مەسەن بەتەجی زیاتر مەسەن لاانە بواری کشت و کاڵ و ئاژەڵ شتانەوە بێت هەر کشت و کاڵەکەی تر هەر ڕێز بە ڕێزەکە دیێمی بووە ئەیتر حیوان وەگەر چون بۆ ناوڕەز و شت ئەی قابی لە ئەر چۆنە چون کەر و شتیان بە کەر و شت عیبنە بتریانە هێناوە بە کەرتریانە بر بۆ شارە زۆران فرۆشتویاننا بە گەنمانیە ناوە و ئەمە پیاوەکان ژنانەکان ژارمەتیانە و لەگەڵێ ڕن و لەگەڵێ هێنانە و ساوەریانە کوتا ساریان هاڕی و براگەم نەخۆشخانەکەنەوە بۆ شتە نەخۆشخانە وەڵا بۆ زستان ویستم وتەی کۆتایی بەرنمەکە لە ناو ماڵێک لە ماڵەکانی دێدابێ لەو کاتەدا مناڵێک زۆر بە هێواشی لێ پرسییم خاڵۆ خەستەخانە لێرە دروست دەکەن منیش لەو پرسیارە سرم سوورما ترسام ئەم منداڵە نەخۆش بێت و بە ناڕەحەت بگاتە نەخۆشخانە بۆیە لێم پرسی بۆ خەمی نەخۆشخانەتە خۆ نەخۆش نیت دەکە نەخۆشخانەی نییە حەزەکەن چی جگەل نەخۆشخانە دوکانشتان نییە ئەی کەسێک بۆ دوکان ناکاتۆ لێرە خۆ عیدی حکومەت نییە نییە ئەی بۆ خۆتان کەسێک دوکانە تۆ دوکانە دانێ لێرە نابێ حەزەکەن دوکانەکە چی تیا بێ چی؟ عجب سو ئاسکرێم ئەی تۆ حەزەکەی چیتە؟ ئاسکرێم و کێک و ساردی و ئەی تۆ هەر چیشتە ئەی میزۆڵان و شتانە تۆپ دەیواشە قورباتام دەست خۆشەر بژی نەربژی ئینشەڵا جادەکەشەکەم گەورەکان داوایان کردو ئێوە شتی مناڵانی خۆتان داواکەن جارەوەنە دێ مایاوە جوانیەک لە ناو هەموو جوانەکان
خۆشیەک لە ناو هەموو خۆشیەکان، وەفایەک لە ناو هەموو وەفادارەکان. ئەمڕۆ لێرە ئێمە ئەکرێ بڵێن لێرەوە تێگەیشتین وەفای هاوڕێتی چەند گرنگە، تەبایی لەگەڵێکە چەند گرنگە. ئەم دێیە یەکێک بوو لەو دیانەی کوردستان کە تا ڕادێکی زۆر تەبایی خۆشەویستی لە نێوانیاندا هەیە و بووە و بەردەوامیشە. دوو هاوڕێ 75 ساڵە بەیەکەوە سەی لەوەدایە 75 ساڵ بێ دابڕان هاوڕێ بیت دڵت لێک نێش، هەتا ئێساش بە پێکەنین و بە قسەی خۆش لەگەڵیەکە گفتوگۆەکەن. بە ئومێدی ئەوەی دەی مایاوە هەروە بە بەردەوامی و بە خۆشی و خۆشگوزەرانی و بە وەفا و بە تەبایی و بە جوانی بمێنێتەوە. گەشتەکەمان چەندێک درێژ بخانێت دوجار چرکەساتی ماڵ ئاوایی هەردێ، بەڵام لەم گەشتەدا ئەوەی لە یادەوەریماندا نەخشە ئەو پێشوازیە گەرمەی دانیشتوانی دێبوو کە جێگەی تێڕامانی ئێمە بوو لە نیگای نەرم و وردەخەندەی خەڵکەکەی، لە ئامادەکاری و بەخشینی نوقڵ و شیرینی تێگەیشتین ئەم نیشتیمانە هەر ئاوەدانە و چۆڵ نابێ، تێگەیشتین عشقی مرۆڤی ئێمە بە خاکەکەی بە زێدی ڕەسەنی خۆی کۆتایی نایە. گوندی مایەوە هەوارگەی بوونم، گوڵی بۆن خۆشی نێو هەردەوتونم، شنەی شەماڵی سەرمە لەو یاڵت بەردەوامە بۆ چوارکەژی چواروەرزی ساڵت، ئاوی بیرەکەت بە چەشنی کەوسەر باسی جوانی تۆ دەکەم مختەسەر، میوەی باخەکەت شیرینە و پڕتام جوانی سروشتت خۆشەویستە لام، ڕنگ و ڕووی جوانە چەم و دۆڵەکەت هاژەی بەفراوی قوڵا گەورەکەت، یاخو داربەڕووی چەمی ناوڕەزان ڕموتیرە بۆ چاوی ناحەزان، یا سەیرانگاکەم چەمی پەچاشور خۆشە سەیریکەی لە نزیک و دوور، یان قەڵا کۆنەی پژماڵی خۆمان قەڵای دمدم بوو بەڕاستی بۆمان، یان کۆڕەداری گردی پیربەشیر میوانی ئەو بوون چەند لا و چەند پیر، دەهاتن بۆ لای ژنی شار و دێ دەپارانەوە لە خوای کار بەجێ، یاخود قەرەسحاب خواری ئاوایی چەند جار لە بەهار لێمان کرشایی، لەگەڵ چەند لاوی باڵا بەرز و ڕێک دووربووین لە هەموو پیس و ناحەزێک، هەموو بە شادی خۆم و خەڵکی دێ پۆلپۆل و چینچین دەکەوتینە ڕێ، دەچون بۆ سەیری ڕەز و باخ و دۆڵ بۆ هەوای فێنک بە چەشنی سەهۆڵ، بەڵام سەربەستی هەتا سەر نەبوو ئارەزووی نێوباخ لە دڵ دەرنەچوو، هەر ماوەیەک بوو خۆش بوو ژیانمان زایە لەو ڕۆڕۆ کەوتە ناو دێمان، داخی گرانم تاریکی داهات لە پڕکەوتینە ناو دەریای نەهات، هات بەرەو ڕوومان دوژمنێتێک دەر چوادەوری گرتین بەبێ دەردی سەر، بەنووکی شۆفڵ گوندی خاپور کرد سەگ و پشی لەشی زوو ئاوارە کرد.